ڕێپێدانی دا لە بۆ ئارزانەی کە سندۆقین سببەکەی چییە بەش شملی ئەو گوندەی مەناکە ئەمە هەموو دانیشتووی ئەو گوندەینە یعنی هیچمان خەلکی بیانی نینە احتیمالە خەلکی بیانی بێتن ئیشی لۆ بکرێتن بەس خەلکی گوندی ئەمە لێرکانە ئێستا هەمووی مندارمان گەورە بووە هەمووی جێمان گچکەیە عاردەکان هەمووی خۆمانە نەمان کڕیە حەز دەکەین ڕێمان پێ بدرێتن ئەمە خانیەکان دەستکاری بکەین جێمان گەورەکەین یان ئەوە تا مندارمان ژنی هەیە عاردی سندوقیمان هەیە بتوانین ئەو خانیانە لەو مندارەکانمان چا بکەین قایمقامیەت دەرێ کەڵەچینی لەگەڵ دانیە چینە نەعیە عینە نەعیە دەڵێ کەڵەچینی لەگەڵ دانیە دوایێ ئەمەیان تاویلی بنەسلاوی کرد قایمقامی بنەسلاوی عینن یعنی عینە قسە دەستیمان پێ دەکەن ئەو لە بۆ وێندەر ئەو لە بۆ وێندەر هەتا ئێستاکە قەزیەکەمان لە بۆ یەکلای نەبییتەوە ئەو بڕیارێکە دراشە بڕیارش سەرتاسەریە پێم وا بیلاولێرە تا عجۆمەرەوە بڕیاری دەگریتەوە بە ئیدارێ سۆرانیشەوە ئێستا کە بەس بزانین مەسەرەن لە بۆچە کەڵەچینی لەگەردانیە هەموو ئەو جیانێک کە عاردی سندوقیانەیە پێم وایە لەگەڵیدایە بە بنەسلاوەشەوە ئەمەش کە سەر بە بناسلااوینەوە چی خۆیان دەڵێن لە بەرچ لەگەڵدارینە مەسەرەنەوە ئاردە لە بۆ نمونە هەر سێلای خانیە کارەوە پێشی داهاتیە ئاویشی لە ڕاکیشدایە پێشی قیر و سەبێ مەکتەب و مزگەفتی لێ معقول نییە نەفتەخانیە ئەو بیتە زبڵخانە فەرموشارەوانی هەموو عەفتەک دێتن لێکوانە خاوێن دەکاتەوە مۆزوعەکە ئەوەیە یعنی عاردەکان بە پەنجەی دەست دەژمێردری ئەوە نییە برێ عاردەشی زۆرە یان گوند گەورە دەبیتن